ڕاپەڕینی 6 ئەیلولی 1930 1930 بوو 6 ئەیلول کە ڕۆژ هەڵهات غریوی ویستنی حەق کەوتە ناو شاری سلێمانی هەڵۆبەک ئەو جوانەی پڕدڵی بوو بۆ وەتەن ئاوات لە پێش جەمعێکەوە تا بەرسەرا ڕووی هەڵمەتی هانی ڕاپەڕینی ڕۆژی 6 ئەیلولی 1930 شاری سلێمانی یەکێکی دیکەیە لە سەروەریەکانی گەلی کورد و هاوکات یەکێکیشە لە قوربانیەکانی دیکەی شاری سلێمانی بۆ نەتەوەی کورد پاش هەڵوەشاندنەوەی حکومەتەکەی شێخ مەحموود ئینگلیزەکان بە تۆبزی ئەم بەشەی کوردستانی باشووریان لکاند بە حکومەتە نوێیەکەی عێراقەوە ئەگەرچی قەول و بەڵێنی زۆریش بە کورد درابوون بەڵام وردە خۆیان لە بەڵێنەکان دەدزیەوە ڕاپەڕینی 6 ئەیلولی 1930 شاری سلێمانی دەرهاویشتەی ئەو ڕووداوانەی ئەو قۆناغە بوو کێشەکە لەو کاتەوە دەست پێکە کە کۆتایی حکومی دەوڵەتی عوسمانیە و ئەم پارچەی کوردستان کە بەپێی ئەدەبیاتی سیاسی و زەمانە ناوی کوردستانی جنوبی بووە و ویلایەتی مۆسڵی پێکهێناوە کێشە کەوێتە نێوان حکومەتی تازە دامەزراوی عێراق لە ساڵی 1920 و لەگەڵ حکومەتی بەریتانی و لەلایەک و تورکیاش لەلایەکی تر ئەم کێشەیە ئەبرێتە لای دەستگایەکی نێودەوڵەتی کە ئەو زەمانە کۆمەڵی نەتەوەکان واتە عوسبەت الومەمی پێوتراوە عوسبەت الومەم بریار لەسەرەوەدا کە لیژنەیەکی لێکۆڵینەوە بنێرێ بۆ ویلایەتی مۆسڵ بۆەوەی لە نزیکەوە قسە لەگەڵ هەندێک چین و توێژی دیاریا بکە و ڕایان بپرسێەوە بزانێوانە بۆ داهاتوی خۆیان چۆن بیرەکەنەوە ئەو لیژنەیە لە ساڵی 1925 دێتە ئەم شارانە دێتە مووسڵ دێتە ئەولێر سلێمانی کەرکووک دواتر ئەم لیژنەیە ڕاپۆرتێکەدا بە کۆمەڵی نەتەوەکان لە ڕاپۆرتەکەیە دیارە ڕای گشتی ئەوەیە کە ویلایەتی مۆسڵ بخرێتە سەر دەوڵەتی عێراق ئەو سەردەمە بیرمان نەچێت ئینگلیز گەورەترین و بەهێزترین دەوڵەتی دنیا و دەزڕۆ بووە ئەخرێت بریار لەسەروادەن کە بخرێتە سەر عێراق گوایە پرسیار لە خەڵک کراوە لەم ناوچانە بەگشتی ڕای گشتی ئەوەیە ڕاستە ڕەنگە لە شوێن چۆک سلێمانی نەیانویستۆ بخرێنە سەر دەوڵەتی عێراق وەمانش بەڵام بەگشتی ئەم ناوچانە لەگەڵەوەیە بوون کە بخرێنە سەر دەوڵەتی عێراق هەندێک مەرجیشی تیایە بووە کە لێرە ئەم ناوچەیە تایبەتمەندێکی خۆی هێچ کە ناوچەیەشی بەگشتی عەرەبی نییە زۆربەی دانیشتوانەکەی کووردە لە پاڵەوە عەرەبی تایە تورکمانی تایە کەمینەی مەسەر مەسیحی تایە بەم شێوەیە لەو ڕاپۆرتەیە لیژنەی لێکۆڵینەوە ڕاستپاردەکەی ئەوەیە کە کورد لەو ناوچانەیە بە زمانی کوردیە بێ بخوێنێ و فەرمانبەری کوردە بێ لەو ناوچانەیە وەزیفەی حکوومەتی ببینێ ئەوەی کە بازەکرێت جۆرێکە لە لامەرکەزی یاخود ئەگەر گەورەتر بڵێن جۆرێکە لە ئۆتۆنۆمی بۆ ئەو زەمانە کە کورد ئیدارەیەکی خۆی هەبێ لەم ناوچانەیە حکوومەتی عێراقی حکوومەتی پاشایەتی و دەسەڵاتدارانی بەریتانیا لە ساڵی 1900 لە دوای ڕوخانەی حکوومەتی سێمی شێخ مەحموود لە مانگی 1924 لەوە بە دواوەتە دەستیان واڵا بوو بە ئارەزوی خۆیان ڕفتاریان دەکرد و گویان نێدایە کە مینە نەتەوەیەکان کە کوردیشێکی کە لە دوای نەتەوەی عەرەب کورد لەوێ بووە لە ڕووی خاکیش و لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە ساڵی 1926 و ئەوانش تا ئەندازەیەک هەر بەریتانیاوەتە بە ویلایەتی مووسڵی خستە سەر بە زەبری خۆی و زۆرینی خۆی لە کۆمەڵی گەلانە ویلایەتی مووسڵی خستە سەر حکوومەتی عێراقی کە سلێمانی بەشێک نەبوو دوای سلێمانیشی پێوەکە بەڵام عەبدولموحسین سەعدون لە 1926 کە سەرۆک وەزیران بوو ئەوە بڕیارێکی دەرکرد لە دوای کۆبوونەوەی لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی خۆیدا کە دەبێ ناوچە کوردنشینەکان فەرمانبەرەکان دایرەکان لە کورد بن و زمانی کوردیش بێتە زمانی فەرمی لە پاڵ زمانی عەرەبیدا لە عێراقدا یعنی ئەمە مشتانە کراوە بەڵام عەبدولموحسین سەعدون دژایەتێکی زۆر کراوە و دوای خۆی خنکان لە ماڵەکەی خۆی دوای جەمنی مەدفەعی هاو ئێمە زیاتر پێداگیر لەسەر چێکن لێرەدا پێداگیر لەواکەن بۆچی ئەم ڕاپەڕین و خۆپیشاندانانە ئەنجام دراوە بۆیە ئەنجام دراوە هەردوو حکوومەتی بەریتانیش و حکوومەتی عێراقیش مافەکانی گەلی کوردیان
خستە پشتگوێ یعنی ئەوەی کە لە ئەسڵی کۆمەڵی گەلان هاتووە مەرجی لکاندنی ویلایەتی مووسڵ بە عێراقەوە یەکێک لە مەرجەکان ئەوەیە کە ئەبێ ڕەچاوی مافەکانی مافە نەتەوەیەکان بکرێت لە عێراقدا. بریتانیا دەستی کرد بەسەرەوە لە ساڵی 1940 بەسەری داگیر کرد لە ساڵی 1970 بەغای داگیر کرد دوایی وردە هات یەکەم جار کەرکووکی داگیر کرد دوایی ویلایەتی مووسڵ بڕیار بوو بەدەست فەرەنساوە بێ ئەوان ئەوشان داگیر کرد لە ساڵی 19 ئیتر وردە ئەو پێکهاتانی کە لەم ویلایەتانە بوون هەمووی کەوتە ژێر دەستی چێوە ژێر دەستی بەریتانیاوە بەڵام بەریتانیا بەوە نەوەستا پێویستی بەوە هەبوو کە هێزێک هەبێت بیپارێزی خۆشی پارێزێ دەستکەوتە پارێزێ و لە شەڕی تورکیا دووری خاتەوە دووشتی کرد یەک دەوڵەتێکی بۆ عەرەبەکان دامەزران ئەوە بوو فەیسەڵی یەنا لە سعودیەوە دووەمینیشی وردە نزیکەوە لە کورد بۆی ویلایەتی مووسڵی لە کیز دەچێت هەر لەم زینانە کۆمەڵێ پەیمان نامە و بەڵێن و شتیدا بەڵام هیچ جێبەجێ نەکرد بێگومان ئێمە ئەمڕۆ کە یادی 90 ساڵەی ڕووداوێکی گەورەی و کۆڕاپەرینی بەردەستی سەلاکەین لە 6 ئەیلولی ساڵی 1930 کە زۆر جار ئەڵێن ڕۆژی ڕەش و گەشە وەکو ئەو خەباتە وەکو ئەو خوێنی تیا ڕژراوە ڕەشە وەکو ئەو تاوانەی دەرهەق بە سلێمانی و بە کورد کراوە لەو ڕۆژەیە و لەو ساڵەیە بێگومان بایەخی ئەمە لەوەدایە کە بەڕاستی بۆ ئێمە ئەوە خاڵی وەرچەرخان بووە من جاری کەش ئاماژەم بۆ کردووەکەوە ڕاپەڕینی بەردەرچی سەرا خاڵێکی وەرچەرخانە لە مێژووی هاوچەرخی کووردا چونکە بەڕاستی گواستنەوەی خەبات و سیاسەتە لە لادێ و ناو عەشایەرەوە بۆ ناو شار لە خەڵکی نەخوێندەوار و خەڵکی دەرەوەی شارەوە بۆ نێو توێژێک لە بازرگان و دەوڵەمەند و خوێندەوار کە ئەو کاتە ئەمانە دەستە بژێری شاری سلێمانی بوونا لە ڕاستیدا بۆ ئەو ڕۆژگارە هەر ئەمە لەوەیە سلێمانی زۆر بە ڕزەقی گزارشتیان لێکرد بێ بەڵام ئەو وەفدەی کە حکوومەتی عێراقی ئەو کاتە مێجەریانگ و جعفەر عەسکەری کە ئەیان نێرێ بۆ کەرکووک و دەچنە هەولێر لە هەولێر خدری پاشا خدربەجی دزەی هەڵەسێتەوە بە نەس بە لیژنەکە ئەڵێ سلێمانی چیان دەوێ ئێمەش ئەوەمانەوێ واتە مەسلەی کوردایەتی و مەسلەی داواکردنی مافەکانی کورد کە لە 6 ئەیلولا ڕەنگی دایەوە هەموو ئەم مەسلەیە بەڕاستی خەباتێکە بۆ ئەویکەوە بە تایبەتی منتیقەی ناوچەی سۆران ئەو کاتە سلێمانی بە پلەی یەک و کەرکووک و هەولێریش بە دوای سلێمانیە ئەوانیش بە گشتی داوای ئەویان کردووە بە پێی بەڵێنەکانی بەریتانیا کورد مافەکانی و خۆی وەربگرێ و ئەوکوی ئێمە ملاحەزەیەکەین ئەم مەسلەیە چەک و چەکداری تێدا نەبوو وەکو عێزت بەجی جافەڵێ ئەڵێ سیلاحی ئەم جارەمان قەڵەم و مراجعاتە مەبەستیان بۆ ئەمان بەڕێگای یاساییەکە لە ڕێگای نووسینی داواکاری و مەزبەتە و هەوڵی دیبلۆماسیەوە بە داواکاریەکانی کووردا بگەن ئەم داواکاریان و ئەم ڕاستەڕێی کە ئەوان پیانەوە بۆ زۆر گرنگە لە ڕۆژنامەی ژیان و لە لاپەڕەکانی ئەو ڕۆژگاری ڕۆژنامەی ژیانە ڕەنگەداتەوە و تا ئەندازەیەکی زۆر ئەندام پەرلەمانەکانی بەغدا ئەو کاتە بەشێکیان هاوڕای ئەم مەسەلەی بوون و ئەوانیش لایخوانەوە هەوڵی ئەویان داوە کە بەریتانیەکان و حکوومەتی عێراقی ئەویان بیر بخەنەوە کە ئێوە خۆتان بەڵێنتان بە عوزبەی ئومەم داوە کە دوای لکانی ویلایەتی مووسڵ مافی کورد لە بەرچاو بگیرێ و عێراق تا 25 ساڵ لە ژێر داوی بەریتانیا دابێ سەران و منەوەرانی ئەم پارچەی کوردستان و بەتابەتی لە ناوچەی سلێمانی چاوەڕوانیان نەکردە و ڕاستپاردانی کۆمەڵی نەتەوەکان جێبەجێ بکرێت و بەشێک لە مافەکانی کورد ڕەچاو بکرێت بەڵام ئەم داوایانە نەبوو کەم و زۆر لە کۆتایی ساڵانی 20ەوە ناڕەزایەتی لە ناو خوێندەواران و توێژی منەوەر و سەرانی کورد لەم ناوچەیە پیا بوو کە ئەم ناڕەزایەتیانە بەشێکی لەو وتارانەیە خۆیانوان کە لەسەر ڕووپەڕی ڕۆژنامەی ژیانە کە و سەردەما ڕەحمەتی عەلی عیرفان سەرۆکاریە کرد بڵاو بوونەوە دواتر کار بەوە گەیشتکەیتر لە سەرم ڕۆژنامەیە بروسکە و نامە و مەزبەتە و ئەوانە ڕوبەڕووی عوسبەت الومەم و کاربەسانی ئینگلیز و حکوومەتی عێراقی کرا بۆ داواکردنی مافەکانی کورد و ئەم گوشارە ئەمەندە زۆر بوو دوایی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی پاشاتی عێراق کە ئەوسا جعفەر عەسکەری بوو لەگەڵ وەکیلی معتەمەدی سامی بەریتانی هاتن بۆ سلێمانی لێرە کۆبوونەوەی گەورە کرا لە بەردەرکی سەرایە بەشێک لە سەرانی کورد و منەوەرانی کورد لەو کۆبوونەوە بەشدار بوون خۆشبەختانە ئەو گوتوگویانەی لەو کۆبوونەوەیە کراون لە ڕۆژنامەی ژیانە هەمووی تۆمار کراوە کە ئەمە بەخۆی بەڵکەیشی مێژووی زۆر گرنگە.
بڕیار بوو عێراق 25 ساڵ لەژێر ئینتیدابی بەریتانیادا بێت. حکومەتی بەریتانیا و عێراق لە بەڵێنەکانیان پەشیمان بوونەوە و خۆیان لە پەیمانەکان دەدزیەوە. ساڵی 1930 عێراق و بەریتانیا ڕێکەوتنی تریان هێنایە گۆڕێ و ئەوانەی پێشویان هەموو پشتگوێ خست. ئەمە خاڵی دەستپێکی کۆبوونەوەکانی مونەوەرانی سلێمانی و شارەکانی دیکەی کوردستان و سەرەتای سەرهەڵدانی ڕاپەڕینی 6 ئەیلول بوو. بێگومان ئێمە گەر تەمەشای مەغزای ئەم خۆپشاندان بکەین لە سلێمانی ئەومان بۆ دەکرێت کە نخبەیەک لە سلێمانیدا هەبووە لە ئاکامی ئەوەی کە باسم کرد چ لە ڕووی ئەوەی کەوا پێشتر بە حکمی مەکتەبەکانی ڕژدەی عسکەری و ڕژدەی مڵکی و ئەو خەڵکەی کە پێگەیشتەوە مزگەوتی گەورەوەک و ناوەندێکی زایزیزگە لە ناوەندێکی ئاینی ئەو بزوتنەوەی ڕۆژنامەگەری لە سلێمانی و چاپ و چاپەمەنی هەیە بۆ وای کردوکەوە سلێمانی لە ڕووی سیاسیەوە خەڵکەکەی نخبەکەی چاوکراوەتر بێ. ئەمە وای کردو کە دواتر ئەوان هەست بەوە بکەن کە 6 ئەفوکەسی حوزەیران ئەو پەیمان نامەیە بەسراوە بۆ خۆی کۆتایی هێنانە بە خەونی کورد بۆ ئازادی بۆ ئەوی کەوا چاوەڕێیان دەکرد کە بەریتانیا کە خۆی بە ڕزگارکەری گەلانی شەردەسی عوسمانی نیشاندا بوو لە لوتەکانیانە لەگەڵ فەڕەنسایە لەگەڵ بەڵێنەکانی ولسنە کە دواتر فەڕەنسا بەریتانیا ناوێن نەبوو و ڕێنەکانی ولسن کە لە بەندی 14 بازدەوە کاو میلەتانی ژەدەساڵاتی عوسمانی کە ناتورکن بۆیان هەیە بە ماف و ئازادیەکانی خۆیان بگەن. ئێمە گەینەوە قەناعەتیکەوە ئەو کاتە نخبەی سلێمانی بە حکمی ئەو خاڵانی کە باسمان کرد زووتر درچیان بەوە کرد بوو کەوە ئەم پەیمان نامەیە جگە لە گورزێکی کوشتندە بۆ کورتیی دیکە نییە. ئەوەی 1930 پێش ئەوە ڕووبدا تەمەنیما زانین کە کۆبوونەوە لەلایەن ماقولانی سلێمانی ناخوانە کۆبنەوە لە ماڵی حەمێ و ڕەحماناغا لە گەڕێکی حاجەخانی سلێمانی کۆمەڵە لە کەسایەتی ناسراوی سلێمانی و لە هەولێریش کۆمەڵە لە نوێنەری سەرۆگۆزەکان و کۆمەڵێک لە پێ ماقولانی خەڵکی هەولێر کۆبنەوە و لەوێدا یەکێ لەوانەکە معروف جیاو کە خۆی کەسایەتێکی ڕۆشنبیر بووە کۆ دەبنەوە ئەڵێ ئەوەی سلێمانی داوای دەکات ئێمەش داوای ئەوەکەن کە مافەکانی گەری کورد ڕساو بکرێت چونکە لەو کاتانەدا لە ساڵی 1930دا خۆی ئەوەی کێشەکەی زیاتر کرد پەیماننامەی ساڵی 1930 نێوان حکوومەتی پاشایەتی عێراق و بەریتانیا بوو. ئەوە کێشەکەی کرد لەو پەیماننامەیەدا هیچ مافەکانی گەری کورد نەدراوە و ئاماژەی پێ نەکراوە. یعنی ئەمەیە کێشەکە لێرەدا کە ئەمەش تەمەن پێچەوانەی مەرجەکانی کۆمەڵی گەلانە گرنگترین پەیماننامەیەک کە لە مێژووی کووردا و لە سەردەمی ئینگلیزا بۆ زۆرن بەڵام دوانیان نێ چەند پەیماننامەی 1920 کە بەڵێنیان داوە مافی گەلی کورد پارێزن ئەمە ئینگلیزەکان کردوانە بەڵام کە دەوڵەتی عێراقی دروست کردەوە پەیماننامەیەکی گرنگتر لە واتە دەکایەوە هی ساڵی 1922 لەگەڵ دەوڵەتی عێراقیە کردوانە کەوا سەربەخۆیی بن بە هەرێمی کوردستان و خۆیان بەڕێوە بردن و ئەم جۆرەشتانە. جا ئەمە ئایا ئەمانە ئەم بەڵێنانیاندا و ئەم پەیمانانان ئەم پەیماننامانەیە مۆر کردووە لەگەڵێکە کوردی بە دڵ و بەجیان پشتگیری لێکردوون چونکە مافی کورد لە چەهینی گەلە بڕێرەکانی گەلانی شاه بووە بەڵام ئایا ئەمە بۆ خەڵەتانی کورد بووە یاخود بۆ بەرژەوندی خۆیان بۆ قایمکردنی جێپی خۆیان بۆ لە کوردستان و لە عێراقا ڕاستیەکەی هەمووی دەرکەوت کە ئەمە هەمووی درۆ دەلەسە و خەڵەتانن بوو. ڕۆژی 6 ئەیلولی 1930 ئەو ڕۆژە حکوومەت وایدا نابوو کە منتەخەبە سانەویەکان منتەخیبە سانەویەکان لە سەرایە کۆ ببنەوە. ئەو وەختە هەڵبژاردن بە دوو قۆناغ کراوە. ئەو خەڵکانی کە خۆیان پاڵاوتووە بۆ هەڵبژاردن ناوەکانیان دیارە هاتوون بۆ نمونە هەر گەڕەچێک نوێنەری خۆی هەبووە. هەوەزار هاتوون ئەمانە وەکو هەڵبژێری پلە دوو هەڵبژێراون دوایی ئەم نوێنەری گەڕەکانە هاتوون دەنگیان داوە لەسەر ئەو کەسانی کە خۆیان پاڵاتوە بۆی ببن بە ئەندام لە پەرلەمانی عێراقیە. ئەو ڕۆژە ئەوانە گوایە لە سەرایە کۆبنەوە خەڵک کە زانیویەتی کۆبنەوە خۆپشاندان کراوە لەوانە دیارە هەیە وەتەنیە لە پشت ئەمە بووە لەو خۆپشاندەرە هەر زیارانەکە بە پێی بیرەوەریەکان و بەڵگانامەکان باسیێکرێ فایقۆی کەسی شاعیرە ئەو ڕۆژە خەڵشێکی زۆر کۆکرێتەوە قوتابیانی قوتابخانەی ئەهلی زانستی کوردان دەورێکی زۆر گرنگیان تیابینیوە هەلە بەرەوەش حکومەت دوای خۆپشاندانەکە و قوتابخانەی داخە و بەشێکی کاسبکارانی ناو بازاریش دوکان و بازار داخن و بەشداری خۆپشاندانە بندێن لەبەر دەرکی سەرایە کۆبنەوە. ئەوەی کە بەڵگەنامەکانی ئینگلیزی ژاماژەی پێدا ئەو ڕۆژە خۆپشاندەران جگە لە تێڵاو دار و
برد هیچ هیچکیان بەدەستەوە نەبووە. ئەو وەختە دیارە بەربارانی سەراکەن گڵۆپەکانی سەرزادە ئەشکێ ژمارەیەک پەنجەرەکانی سەرا ئەشکێنن. ئەو کۆمەڵی کە ئەو پەیماننامانیان مۆر کردووە پەشیمان بوونەتەوە چونکە قسەی زۆر سەیریان کردو لە باری کوردەوە. بۆ نمونە سەرۆک شالاریانی عێراق لەگەڵ کوردەکانە دانیشتۆ پێوتێتی ئەگەر واز لە ئاژاوە نێنن ئەگەر لەگەڵ ئێمە نەبن ئێمە تورکەکان چی لە ئەرمەنەکانەکە بەو شێوە ئەتان توێنینەوە. ئەمە شتێکی دروست زۆر لە بینی هەردوو لایەنە. بەڵام ئەم پەیماننامانە گرنگترینیان پەیماننامەی بینی ئینگلیزەکان و عێراقیەکانە ڕۆژی 6 بۆچی؟ ئەم پەیماننامەیە لە بینی سەرۆکشەلارانی عێراق کە نووسایی بووە لەگەڵ نوێنەری بەریتانیا مۆر کراوە و ماوەکەشی 25 ساڵ بووە بۆ 25 ساڵیشی بکەن. گرنگترین خاڵەکانی چی بووە؟ یەکەم ئەوە بووە کە ئەو ناکۆچی و ئەو ناڕزایی کە لە ناو گەلانی عێراقا هەیە بە تایبەتی لە کوردستانە هەمووی دامرچێنەوە. دووهەم لەم پەیماننامەیە بە هیچ شێوەیەک باسی مافەکانی گەلی کورد نکراوە. سێهەم مافێکی زۆری ئابووری و سەربازی داوە بەچێ بە بەریتانیا. چوارەم مافیاوە بە کۆمپانیای نەوتی بەریتانی کە بە دوای نەوتا بگەڕێن و بەکاری بێنن. هەروەها پێنجەم پێشی وتون ئێمە وەکو دەوڵەتێک بە هیچ شێوەیە ئامادەنی عێراقین بە چەند بەشێکەوە عێراق بێ یەکگرتوو بێت. ئەمانە وایان لێ کردووە کە ڕۆڵەکانی کورد بە هەموو شێوەیەک دژی ئەم پەیماننامەیە بۆستنەوە و هەوڵبەند شتێک بکەن. کۆبوونەوەی خەڵکی ڕۆشنبیر و دەستەبژێری شاری سلێمانی مۆدێلێکی نوێ بوو بۆ ئەو ڕۆژگاری سلێمانی و باشووری کوردستان و ڕەنگە بەر لە پارچەکانی دیکەی کوردستانیش کاری لەو شێوەیە نەکرابێت. ئەویشکاری مەدەنی و کۆبوونەوەی پیاوانی منەوەر و ئەشرافی شار و ڕۆشنبیران و بازرگانان بوو. هەروەها نووسینی بەیاننامە و لافیتە و دروشم و بەرنامەدانان بۆ چۆنیەتی خۆپیشاندانەکان چونکە ئەو سەردەمە شێخ مەحموود لە گوندی پیرانی ناوچەی مەریوان نیشتەجێ کرابوو. شۆڕشەکانی کۆتایی پێنرا بوو حکومەتەکەشی هەڵوەشێنرابەوە. بۆیە ئەم جاریان ئەشرافی شاری سلێمانی بەدەر لە خەباتی چەکداری و شۆڕش خۆپیشاندان و کاری مەدەنی دەکەن. دەستەی نیشتیمانی کۆمەڵێک ڕۆشنبیر و نیشتیمان پەروەردایان مەزران 13 کەس بوون لەوانە 5 زۆر گرنگ بوون وەکو هەمێ و ڕەحمان ئاغا وەکو تۆفیق قەزاز وەکو ڕەمزی فەتاح ڕەشید نەجیب عەزمی بابان کە باپیری جەمال بابانی ئیسایە کەماوە بۆ بە سەروەکی دەستەی نیشتیمانی ڕەشید نەجیبیشان کردو بە سکرتێری ئینەکە سکرتێری دەستەی نیشتیمانەکە. دەستەی نیشتیمانی چەند کارێکی زۆر گرنگی کردووە. یەکەمین شت ئەوە بووە دەستەیەکی ڕۆشنبیر بوون زۆر هەوڵیان داوە بە شێوەیەکی دیبلۆماسی بە شێوەیەکی ڕامیاری و ئاشتی خوازانە لەگەڵ دەوڵەتی عێراق ڕێبکەون چونکە ئەنجامی شۆڕشەکانی شێخ مەحموود دیار بووکە کورد ناتوانێت بەو چەکانەوە و بەربەرەکانی دوو دەوڵەت بکات هەم دەوڵەتی عێراق و دەوڵەتی ئینگلیز خاوەنی تۆپ و تایارە و لەشکرێکی زۆرە و شێخ مەحموود خۆی گەشت بوو ئەو قەناعەتە. لەبەرەوە ئەمایان لەناو گەلا بڵاو کردەوە. دووهەمین خاڵ ئەوە بوو کە بڕیاریاندا بزوتنەوەیەکی ڕووناکبیری بزوتنەوەیەکی نیشتمان پەروەری لە ناو ڕۆڵەکانی گەلا بڵاوکەنەوە. سێهەمین ئەو بە هەموو شێوەیەک دژی ئەو پەیمان نابێ چونکە مافەکانی گەلی کوردیتیانە. چوارەمینی داوای مافەکانی گەلی کورد لەسەر بنشینەی مافەکانی گەلان کە ڕێگەیان بڕیاریان داوە لەو بڕیاری کە لە ساڵی 1922 هەردوو حکوومەتی عێراق و بەریتانیەکان دایانە. ئەمانە کۆمەڵە شت بوون و پەیوەندیش بکەن بەچەوە بە شارەکانی کەەوە بە نیشتمان پەروەرانی کوردەوە بۆی بزوتنەوەیەکی ڕامیاری و گەورە بەدەست بێنن. پێنجەمینیشی کۆمەڵانی خەڵک هان بن بۆ ئەی بێنە سەرجادەکان و ڕێی خۆیان دەربڕن و بروسکە بنێرن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بۆ نوێنەری گەلان و ئەمانە. یعنی پێش 6 ئەیلول لە بانگی ئاب لە دەی ئاب و سیانزەی ئابی 1930 لە سلێمانی خۆپیشاندان کراوە لە دژی چوونی مێجەریۆنگ و
جعفر عسكري كوزيري برگری عراق بووە ڕێساڵێکیش کووردە کە سەردانی سلێمانیان کردو لە سلێمانی خۆ پیشاندان کراوە لە دوشی ئەو دوانە کە هاتوون بۆ سلێمانی داوای مافەکانیان کردووە یعنی ئەمە دەست پێشخەریە کە بۆچی بۆ ڕاپەڕینەکەی 6 ئەیلول ئەمە لە خۆڕایی هەڵ نەقوڵاوە خۆپشاندانەکانی و زمانە بەڕاستی زۆر خۆپشاندانی شارستانیان نەکراون بە بەڵگەی ئەوەی کە ئێستا خۆشبەختانە نمونەیەشی ئەو بەیاننامانە هەیە کە بۆ خۆپشاندان ئەو زمانە دەرکراوە نمونەیەک هەیە کە باسی خۆپشاندانێکە کا پێم وابێ لەمانی یا حوزەریان یا تەموزی ساڵی 1930 کراوە باسی ئەوە کە خۆپشاندانەکەیان لە سەعات چەند و دەست پێکە لە سەعات چەند کۆتاییە لە چووە کۆبنەوە لە دواتر ئەخیر شوێنی کۆبنەوەیان لە بەردەرکی سەرا بووە داناوە ڕەمزی فەتاح قسەکەریان بێ ئەو قسە و دروشمانە چین کە ئەکرێ زۆر شتێکی شارستانیانە بەڕاستی لەو ڕۆژەیە کراوە کامە بەڵگەی ئەوەیە کە بەڕاستی منەوەرانی کورد گەیشتونە و قەنەعەتەکەی ترە بێ خەباتێکی مەدەنی ئاشتیانە بۆ داواکردنی مافەکانی کورد جێبەجێ بکەن بۆی من پێم وایە بایەخی ئەم ڕاپەڕینە لەوەدایە کە بەڕاستی خەڵکی شار توانیتی بۆ یەکەم جار وەکو خوێندەوار وەکو دەوڵەمەند وەکو بازرگان تێیدا بەشدار بێ و لەمەدا بۆ یەکەم جارە کورد لە سلێمانیا هوتافە سیاسیەکانی ڕنگ و شێوەیەکی کە بەخۆ دەگرێەوە فێری ئەوە بن بۆ یەکەم جار داواکاریەکانیان لەسەر لافیتە بنووسن کە پێش ئەوە ئێمە هیچ هینێکمان لە کوردستانی باشوورە و پێم وابێت لە باسەکانی گەشان نەبووە کە خەڵک فێری لافیتە بەرزکردنەوە بێت ئەوە بۆ خۆی ئەو ڕۆژگارە دەلیلی ئەوەیە کە شار ئەبێ بە چەقی قورسایی خەباتی سیاسی و داواکاری سیاسی چەند جارێک شاندی حکومت باوبەشی لەگەڵ نوێنەری ئینگلیزەکان لە بەغداوە دێنە سلێمانی چونکە سلێمانی چەقی کوردایەتی و گردبوونەوەکان و ئامادەسازیەکانی ئەو قۆناغە بووە پاشان دەچنە کەرکووک و هەولێر دانوستانەکان سەرکەوتوو نابن نوێنەری دەستەی نیشتیمانی لە سلێمانی بەڕوون و ڕاشکا و قسەی خۆیان لەگەڵ وەفدەکەی بەغدا دەکەن و داوای مافی کورد دەکەن لە هەولێر و کەرکووکیش پێیان دەڵێن قسەی سلێمانی قسەی ئێمەیە و داواکاریەکانی سلێمانی هی هەمومان و پشگیری ئەوان دەکەین ئیتر دوجار ڕاپەڕینی 6 ئەیلولی 1930 لە بەردەرکی سەرای شاری سلێمانیەوە سەر هەڵدەدات بێگومان خۆی سلێمانی کە دروستە بێت لە بنیادەوە برایم پاشای بابان دروستیەکە بۆ پایتەخت دروستیەکە ئەمە سیمایەکە و مۆرچێکە سلێمانی لەم پارتی کوردستانە و سنەش لە بەشی ڕۆژهەڵاتە ئەو سیمایانەیە کە لە سەرەتاوە بۆ پایتەخت و بۆ شار دروست بوونە سلێمانی کە دروستە بێ مزگەوتی گەورەی تێدایە ململانی هەردوو تەریقەتی قادری و نەقشی تێدایە سلێمانی پێش کۆتاییاتی دەسەڵاتی عوسمانی لە کۆتایی 1990ەکاندا هەردوو قوتابخانەی ڕۆژدی عسکەری ڕۆژدەی مڵکی تیا دەکرێتەوە کە ئەمە نخبەیەک نەک بۆ سلێمانی و بۆ کوردستان بگرە بۆ عێراقی تازە دروستبووی دوای ساڵی 1920 دەبن بە بنیادی ئەو دەوڵەتە لە ڕووی عسکەری و لە ڕووی دەوڵەت و لە ڕووی بەڕێوەبردنەوە چونکە بەڕاستی گرنگ بۆ تۆ کاتە لە شارێکی لە ئاچەپەچی وەکو سلێمانیەوە بگەیتە بەغدا و لە بەغدا بگەیتە ئەستەمبول و لە ئەستەمبولەوە بی بە ئەفسەر و لە ئەفسەریەوە تۆ ئەو کاتە بولگاریا و یۆنان و هەنگاریا و شام و میسر و چۆ لیبیا و چۆ ببینی و ئێران ببینی ئەمە بۆ خۆی وای کردووە کە دواتر نخبەیەک هەر لەم شارەوە سەر هەڵەدا هەر بوونی میرشینی بامان واکە کە لەم شارەیە تۆ بی بە خاوەنی نالی و سالم و کوردی و شتێک کوچکەی بابان و ئەم شێوەزارێکی ئێستا ئێمە پێی ئەنووسین و پێی قسەکەین ئەم بوونی سلێمانی بە پایتەختی بابان وا لە ئەدمۆنزەکە کە بڵێ ئێمە چوینە سلێمانی لە 1970 ماوەی نێوان گەیشتنی ئێمە و دروستبوونی ڕوخانی میرشینی بابان 70 ساڵ نەدەبوو واتە ڕاست دەکات لە 85 ڕوخێ ئەگە حساب دیگە 68 ساڵەکە نەگەیشت بۆ 70 ساڵە هەموو خەڵکێک لە سلێمانی هەموو مناڵێکی لە سلێمانی ئاگەی لەو ڕابردووی ئەم شاری خۆیان نەبووە کە پایتەختی بابان بووە پێیان وا بووە لە باپیرانیانەوە ئەویان بۆ جێڕاوەتەوە کە ئێرە پایتەختی بابانەکان بۆیە ئەگەر بێت و کورد لە داهاتوودا هەر بێت و دەوڵەت و دەسەڵاتێک دروست بێ بێگومان دەبێ خشتی یەکەمی لەم شارەوە بێ و ئەم شارە بێ بە پایتەختی ئەمە واکە کە تۆ لەوە تێ بگەی کە سلێمانی لە ئاکامی کۆبوونەوەی ئەم هەموو خاڵە دیارەوە تایە بۆتە شارێکی پێشەنگ ئەم شارە خەڵکەکەی کە بۆشی هاتووە جگە لە خەڵکی قڵاچوالان کە کە ئەگوازنەوە بۆ ئێرە ژمارەیەکی کەمبوونە لە ناوچەکانی کوردستان بەگشتی خەڵکی بۆ دێ ئەمە واکە کە لێرەدا پەیوەستەکی شار دروست بێ خەڵک لە ئێرانەوە هاتووە لە مەهاباتەوە لە ناوچەی کرماشانەوە لە بانەوە لە مەریوانەوە لە گەرمیانەوە لە کۆیەوە لە ناوچەی هەولێر و خۆشناوەتیەوە ئەمە کە لەسەر داوای ڕسمی برایم پاشا خۆی داوای خەڵکی
با بڵین پیشەوەر و خاوەن پیشە و چالاکی کردووە جگە لەوەش خەڵکی دیکە بۆ فەلاحەت شادۆ کە بابانیەکان هەم دوکان و هەم زەویزاریان بۆ کشت و کاڵ پێداون ئەمەوەی کردو لە سنێمانیدا نەسیجێکی کۆمەڵایەتی جۆرێک لە خەڵکێک دروست بێ دابڕاو لە پەیوەستەجی خێڵ و خوێن و خزمایەتی لەسەر بنیادی شار دروستە بن ئەمانەی کە لە شارە زور و گەرمیان و کوردستانی ڕۆژهەڵات و هەولێر و خۆشناوەتیەوە هاتوون و لێرەدا کۆبوونەتەوە کاکەیە و مسلمان بووە و ئەرمەنی بووە مەسیحی بۆ لە سەمانیدا کۆ دەبنەوە و جوولەکەیە لێرەدا خزم و خوێن و خزمایەتی کۆیان ناکاتەوە پەیوەستەجی و دڵسۆزی بۆ شار کۆیان نەکاتەوە ئەگەر ئێمە سەیریکێ لە شتە دیارەکانی سلێمانی بکەین لە سلێمانیە لە قەبی عەشیرەت نییە لە قەبی پیشە هەیە لە قەبی ناوشار هەیە کە ئەمەش لە ئاکامی دروستبوونی ئەم شارەوە ئەم خاڵە گرنگەی تایە ئەمە وای کردو مەسەن دواتر وا بکە ڕۆژنامەکان لە سلێمانیا دەرچن هەر لە بانجی کوردستان و ڕۆژی کوردستان و پێشکەوتن و ژیان و ژین و ژیانەوە و هەموو ئەمانە کە تۆ سەیریەکەی لە ئاکامی ئەم نوخبەیە و ئەم پێکاتە سەیری سلێمانیەوەیە کە لە بنیادەوە بۆ شار دروست بووە وایان لێکە ئەمانش ببن بە پێشەنجی 6 ئەیلول و هەموو حرەکاتەکانی دیکە ئەنجا ئێمە گەر ئەگەمان لێبێ پێش 6 ئەیلول شێخ محەممەد قارەمان لە 1970ەوە تا 24 حکوومەتی لەم شارەیە دروست کردووە ئەمەش بۆ خۆی خاڵێکی دیکەیەکەوە کە تۆ شێخ محەممەد کاتێک لەم شارەیە دەبێت بە حکومدار و دوای خۆی بە مەلیک ڕاگەێنێشتا فەیسەڵ نەهێنراوە بۆ عێراق و نەکراوە بە پاشا یاداشەکە ساڵی 1930 کۆمەڵە لە خەڵکی سلێمانی و ئاماژمەت چوون بۆ لای شێخ محەممەد وتە حاڵ مەسەلەیەکی ئاوایە ئەویش بۆ شێوەیە وتی یاداشنامەیەک بەرز بکەنەوە بۆ کۆمەڵی گەلان و ئەوانەی هەموو تیادا بنووسن چەندێڕێکی هەڵێم لە یاداشتەکەدا هاتووە ئەڵێ حکوومەتی عێراقی مافەکانی گەلی گوتی پشتگوێ خستووە بریتانیاش بە هەمان شێوەش ئەویش مافەکانی گەلی و کورد و داواکانی گەلی کورد کە چەند جار داوا کردووە پشتگوێ خستووە دێڕی ئاخیر دەڵێت چی ئەگەرێک و جواب نەدەنەوە ئێمە کۆمەڵی گەلان ئەڵێ ئێمە ئاگاتەنە دۆخە ئێمە بێ ئێمە دۆخەمان پێ قبوڵ ناکرێ ئەگەر بۆ شێوەیە ستەم و سەمکاری بەردەوام بێ لەسەرمان ئێمە وەڵاممان دەبێت وشەی وەڵامی تێدایە لە یاداشنامەکەیە تەمەنی یادنامەکە بە ڕێنمایی شێخ محەممەد نووسراوە و کۆمەڵێک لەوانەی کە نخبە بوون لە سلێمانیدا و ئەندامی جەمعیەتیش بوون لە هەندێک لە سەرچاوەکاندا تەنها لە بەڵگەنامەکانی بەریتانیاش باسی ئەوە ناکرێت کە هەندێک لەوانە کە لە یاداشنامەکە لەگەڵ شێخ محەممەد کۆبوون و یان لەگەڵ هاتون بە سلێمانی کە نووسیوانێتەوە هەندێکیان ئەندامی جەمعیەتی سەردەشتی بوون وهندێکیان ئەندامی جەمعیەتی استقلال بوون ئەوەی ئیسماعیل حەقی شاوێز کە خەڵکی سلێمانیە کە دای مەزراند ینی ئەبێ ئەوانە ئاماژەی پێ بدرێت کە بیری خۆپیشاندانی کردەوە بیری لەوە کردەوە کە دیمکە فایق بێکەس بوو ساڵی ڕۆژی چواری 1930 مامۆستا بوو لە قوتابخانەی زانستی قوتابیەکانی کۆ کردەوە هێنانە سەر جادە بە جادەکانە هاوارێنەکە بژی کوردستان و ئێمە کوردین کوردمانە بێ عەرەب وایە و نامانەوە و ئەم جۆرەشتانە هەتا وردە وردەکەیشتە بەر سەرا چواردەوری سەرایان گرت و لەیەوە ترومبیل لە شتێک هات و بووە بەرباران و پەنجەرەشکان و ئانە ڕۆژی دووهەم دیسانەوە بێکەس دەستی پێکردەوە چۆن ناو بازاڕەوە بۆ نمونەیەکی لەوانە باپیری من حاجیش عەزیزی باراوی لەبەر بەردەکە دوکانی بوو وتی بێکەس وتی حاشی عەزیز هەڵیگرە فڵان کەس هەڵیگرە وتمان بڕۆ کاک بڕۆ بەلای ئیشی خۆت ئیشی سیاسەت ناکەیت تی دەماچێکی دەرێت لەبەر تینەکە تەقانی و ئەوەمانزانین لەو چیک و سیک و کاجانکاراتینەکان هێن بە دوایە گەڕەمە تفەنگەوە ڕایان کوتی ئێمەش هەموو دوکانمان هەڵگرت و گەڕاینەوە بۆ ماڵی خۆمان کە باوکی من مناڵ بۆ بەدەستیەوە بوو بەهەرحاڵ بێکەس دیسانە و دەستی پێکرد بەڵام لەو کاتانە ئەمان دەستەی نیشتیمانی کۆبوونەوە بیریان کردەوە بەم شێوەیە نابێت ئەبێ بە شێوەیەکی ڕێک و پێکتر بێ خەڵکان بین بێنە سەر جادە قسە لەگەڵ مسەرریفێت کردێوانە مسەرریفێت بەزراون بەچیەوە بە بەغاوە بە بڕیاری ئەو دەستە و هەیمەنەوە چووکەوەی نەماوە بۆ هەڵبژاردنەکە ئەوەزانام دەی 6 بۆ وایە هەڵبژاردم کرد لە عێراقەیە دەی 7 شتی وایە چاک لە بیرم نییە بەڵام ئەوەی بین نییە پاشان دەستەی نیشتیمانیەتە سەرجادە کە ئێنە سەرجادە دیسانەوە بێکە تێکەڵاوە بن کە تێکەڵاوە بن خەڵکی سلێمانی و خەڵکی کورد کە مەنگە پەرێشانە بۆ داوای مافێکەوە غەزیری لێگەن خۆیان بە ناگیرێ پەلەماری متەسەڕیفێن مسەڕیف پەیوەندیەکە بە هێزەکانی سوپاوە لەو کاتا لە بەختی ئێمە ئەفسەرێکی موسڵاوی لەوێ سەرکردی سوابێ ڕقی زۆر لە کوردە بێ جایتر لە لەبەر هەر شتێک بێ نازانم بوو هێزێکی زۆری نێت دەوێت مەتەریۆز دامەزێنە لە سەربانی سەرا و لە حوشتی سەرا ئەبێ بە تەقە و بەهارا و بەمانە خەڵکێکی زۆر لە هەردوو لە ئەکوژرێن و ئەنجامەکەشی چییە بێ ئەنجامەکەشیەوە بێ کە بڵاویان پێکەن
بۆ حوتی مانگیش کۆمەڵێکی نیشتیمان پەروەر هەرمێنن لە سەرجادەکان خۆ پیشان نانەکەن بەڵام کەڵکیی ئەو تۆی نابێ کە 6 ئەیلول ڕووەدا هەر ڕووداوەکە بۆ خۆی خۆپشاندانەکە بۆ خۆی ئەوەی کەوا دەوریان هەیە لە هەندانی خەڵکە خوێندکارانی قوتابخانەی زانستی شەوانن ئەوانن کە بەیانیان نەیانتوانێەوە بخوێن و کاسبی ناو بازار بوونە بە تەمەنی گەورتر بوونە لە مەکتەبی شەوان کۆمەڵی خەڵکی دیاری ئەم شارە دەرسی پێوتون ئەمانە دواتر ئەوانن کەوا ڕۆژانی پێش 6 ئەیلول خەڵک ئانەدەن بۆیە ئەبینین کە 6 ئەیلول ڕۆدا ئەوانەی ئەوەی کە ئەبێ بەسەری ڕم لە ڕووداوەکەیە و لە ڕۆژی ڕووخۆپشاندانەکەیە بۆ نمونە فایق بێکەسی ڕەحمەتیە عیزت تۆپچیە عیزەتی فاتە ئەمانە دوایی ئەمن بۆی کەوا بتوانن ئەو ڕۆڵە ببینین لە 6 ئەیلولا خۆی ئەمەگە دوای سێکن 6 ئەیلولی ساڵی 1960 کە بیدایەت کە ئەوان لە ڕۆژی 6 ئەیلولا بڕیار لە شۆڕش دەست بێکەن ئەدەن ئەوانیش بە هەمان شێوە بڕیاری ئەوەدەن یەکەم چار لە 1960 دوکانەکان داخرێن چۆن لە 6 ئەیلولا کە ڕاپەڕینی بەردەچی سەرا بوو یەکەم شت دوکاندارەکە کەسە لای خۆی دوکانەکانی ناو بازاری داخست ئەو عشاماتە لە بەردەرچی سەرایە کۆ بێتەوە کە ئینگلیزەکان پێش ئەوەی ئەمە ڕوو بدا و هەیئەیەکە نێرن لە بەغداوە لە مێجەریانگ و لە جعفەر عەسکەری کە جێگری سەرۆکی وەزیرانە جۆ لە خەڵک بگرێت لێرە ڕەمزی فەتاح و نوێنەرانی هەیئەی وەتەنیە بە ئاشکرا پێیان ئەڵێن ئەڵێن ئێمە داوا لە ئێواکەین بە پێی بەڵێنەکانی خۆتان کە بە ئێمە و بە کۆمەڵی گەلانتان داوە حکومەتێکی سەربەخۆ بۆ کۆ دروستکە لە ژێر سەرپەرشتی کۆمەڵی گەلانە ئەڵێ ئێوە خۆتان وعدی ئەوەتان دابوو لەوێ ئەنجاکەونە ئەو قسانە بە تایبەتی جعفەر عەسکەری و کە خۆشی کووردە لەگەڵ مێجەریانگا ئێمە لەگەڵ هیچ جۆرە جموجۆڵەکانین کە لەگەڵ دابەشبوونی خاچی عێراق بخاتە بکا بە ئەمری واقع و ئێمە لەگەڵ ئەوەیە ڕێگەی ئێوە ئەو ڕەدانین ئەسڵەن لەوێ مێجەریانگ و جعفەر عەسکەری بە خەڵکی ئەڵێن کاکە ئێوە پەیوەستەکی ئابووری و ئاینیتان لەگەڵ بەغدایە هەیە بەرژەوەندی ئێوە لەگەڵ ئەوەیە کە لەگەڵ عێراق دابن نەک داوای جابوون و عێراقنەڵێن ئێمە لەگەڵ ئەوەیانین ئێوە خۆتان بەڵێنتان بە کۆمەڵی گەلان و بەڵێنتان بە ئێمەش دابوو کە ئێوە حکوومەتێک بۆ کورد دروست دەکەن و عێراق نابێ بە وڵاتێکی سەربەخۆ ئێوە چۆن دوای 5 ساڵ بەڵێنتان بە عێراق داوە بێ بە دەوڵەتێکی سەربەخۆ و ئێمە یەکێ لە کرۆکی داواکاریەکان و ڕنگدانەوەی ناو بازاری ئەو کاتەی سیاسەتە ئەوە بۆکەوە حکوومەتی بەریتانی ئێم کوردی باشووری تەسلیمی بە عەرەبی عێراق کردووە ئەسڵەن ئەو کاتە وشەی عێراق لە جۆچکەی خەڵکە شتێکی زۆر سەیر بووە خەڵک نەزانیوەتی عێراق چیە نەخۆی بە عێراقی زانیوە کە دێنە بەردێکسەرە دیارە تەنگ بە پۆلیسەکانی بەردێکسەرە هەڵەچنن ئەو سەردەما تۆفیق بابیبەک لە متەسەریفی لابراوە ئەلیان کە کاربەدەستێکی ئینگلیز بوو ئەو دەوری متەسەریفی لە سلێمانی بینیوە لەبەرەوە ناچارە بن سریەیەکی عەسکەریە نێرن بۆ ڕوبەڕبوونەی خەڵکەکە کە وەختێک ئەزانن قەرەباڵغێکە بەڕادەیەکە ئەم سریەش بۆی زەوت ناکرێ فۆجێکی عەسکەری ئەنێرن ئیتر لەو ناوەیە تەقاکرێ بە پێی بەڵگەنامەکانی ئینگلیز هیچ ئیشارەتی شتیانیە کە خۆپشاندەران چەک یاخود دەمانچیان پێبوو بێ و تەقەیان کردبێت تەقە لە خۆپشاندەران ئەکرێ ئەو سەردەمەوەکو باس دەکرێت ماتریالیۆزێک کە ڕەشاشی چەکی ڕەشاشی و زەمانە بوو لەسەر بینای سەرا بۆ تەقە لە خۆپشاندەرانەکە هەل لە بەڵگەنامەکانی ئینگلیزە ئاماژە تەنانەت بە ناوی ئەو ئەفسەرەش دراوە ئەفسەرە عێراقیش کە فەرمانی داوە بە تەقەکردن بەداخۆ من ئێستا ناوەکەیم لێە تەقە لە خەڵکەکرێ وەکو ئەو بەڵگەنامانە ئاماژەی پێدەن دەکە سەرمناڵ بوون لەو ڕۆژەیەکە شەهید کراون جگە لە دەکەسی تر هەل لە هاوڵاتی جگە لە ڕەنگە برینداری کەشە بوو بێ و مردبێ بەڵام لە ترسا نەیان وێرابێ بیبن بۆ خەستەخانە برینداریش زۆر بووە هیتر خەڵک دیارەکە تەقە بە تەقە وەڵامی داوەتەوە ناچار ئیتر خەڵک خۆی شاردەوەتەوە تەنان لە ڕەنگە بریندارەکانیش هەر لە ماڵەوە ینی چارە سەریان کرابێ و نەیان وێرا بیان بەنە نەخۆشخانەکە دەستگاشی حکوومەتیەوە کاربژێرێ. لەو سەر و بەندەدا دوو دەستە پێکهێنرا بوون یەکەمیان دەستەی نیشتیمانی بوو کە کۆمەڵێک کەسایەتی نیشتیمانپەروەری سلێمانی پێکیان هێنابوو دەستەی دووەم دەستەی پشکنین بوو کە زیاتر بە هەیئەی تەفتیش باسی کراوە دەستەی پشکنین حکومەتی عێراق و ئینگلیزەکان لە پشتی بوون و ئەوان پێکیان هێنا پاش شکستی ڕاپەڕینەکەی 6 ئەیلول دەستەی پشکنین پێک هات و سەردانی بەغدایان کرد ئەمەش خەڵکی کوردستانی نیگەران کرد شاعیرانی وەک پیرەمێرد و سەلام بە شێعردان شۆرین. 1930 یعنی 9 ڕۆژ دوای راپەڕینەکەی سلێمانی ئەو قەسابخانەیە کە ئەنجامەدرێت
کۆ بنەوە هەیئەی تەفتیشی لەوان کۆ دەبێتەوە دوایەوە تر ئەمانە لە یەکی دائسن بۆ ئەو کۆبوونەوەی کە لە عێراقا لەگەڵ لیواکانی تررا ئەنجامە درێت بۆ کۆمەڵ ئەنجومەنی نوێنەران ئەو ئەوانە چەند کەسێک محەممەد ساڵح و ئەحمەد ساڵح و ئەمە مختارە و سەیفوڵڵا خان و ئەمانە هینن بەرێ رازین کە هەیەی تەفتیشیە بەڵام بەرەکەی تریان نەخێر ناڕازینن و حتا هەڕەشەشیان لێکرێ لایەن مێجەریۆنگەوە ئەوان گوێش بەوە نادەن ئەو بەری ناڕازیەیە راپەڕینەکە دروستەکات یەکێ لەوانە کەریمی عەلەکە بۆ کەریمی عەلەکە پیاوێکی نیشتیمان پەروەر و فەلە بۆ خەڵکی سلێمانی لە خۆی لە سلێمانی لەدایک بۆ بەڵام خەڵکی شەش شوێنێکەیە باوکی هاتوۆتە سلێمانی خزمەتی زۆری مزگەوت و خەڵکی سلێمانی و هەژار و لە جنگ یەکەم ئەمانە کردووە ناسراوە وەزیر بۆ لە کابینی شێ مەحمووە بەڵام دوای ئەوە ئەو پێی وا بووە ئەبێ لەگەڵ عێراقا ڕێککەون یەکێ لەو کەسانە ئەو بووە یەکێ لەوانە تامەحێدین بووە ئەویکان مەجیبەگی حاجی ڕەسوڵ بەگو ئەمانە بوون ئەمانە چوون بۆ بەخاو ئەوەت کە پێرەمێردە و شعران وێڵی وەفدی کوردستان میلەت فرۆشان هەر زەوەرکیلی شاری خامۆشان ئەوانە بوون بەڵام هیچ تەسیرێکیان نەبوو بەسەوەی خۆیان تەسلیم بوون تاان پێیان باش بۆ وڵاتانی دراوسەیە کە کوشتار کرێت ئەوە چکە دژی کوردن لە وڵاتانی تریش ئەمە لە ئەوروپا و ئەوانەشە دەنگی هاتەوە لە مانشێتی هەندێک لە ڕۆژنامەکانی بەریتانیا یەکێتی سۆڤێت ئەڵمانیا هەندێک وڵاتی تر باسی ئەو ڕاپەڕینیان کردووە لە خودی ناوخۆی بەریتانیاش کە ئەمە کوشتار کراوە لەو شارا و ینی بە ڕاستەخۆ تەقە لە خەڵکەکە کراوە ئەمە دەنگویایەوە بۆیە لە 9 سێرش دوای ڕاپەڕینەکە وەزارەتی ناوخۆی عێراق کۆبوونەوەی دەکات چکوازانە دەنگوی نێودەوڵەتی داوەتەوە کۆبوونەوەی دەکرێت بێت ڕاپەڕین ئەفۆ ئەبێ هەڵبژاردن دوا بخرێت بەڵام سەرۆکی ئەنجومەنیوانە و هەندێک لە کەسانی تری هین بڵین لە ناحکومەتی عێراقیا و ئەڵێ نابێت دوا بخرێت ئەبێ بکرێت ئەجی ناخۆی وەزارەتی ناخۆ برا دەرەکات بۆیە تر ئەوەی 15 هەیە تفتیشی لە سلێمانی دروستە بێت دوایش هەڵبژاردنەکانان لەیەکی دەلەوێت کۆبنەوە ئەوەی لە ڕاپەڕینەکەی لە کاتی ڕاپەڕینەکەیە کە جۆش و خڕوش یان ڕاپەڕینەکە بێکەسی شاعرە هەل لە بەردەمی ئەفولکەی سەرایە لەوێدا هینە وتارە ئینە شعرێکە خوێنێتەوە ئەی وەتەن من مەفتونی تۆ و شێوەتم بیرکەوتەوە وەختی بەندی و ئەسارەت پێ بە تەوق و کۆتەوە تا دوایی ئەمە لەوێ خوێن تۆ تەنان خۆشی ڕاکە دوای زۆریان نەگیرێن و چەند ماڵەکان تەفتیشەکەن و مەجموعیان دوورە خرێنەوە بە سلێمان و مەجموعیشان غەراماکرێن و ئەتر هەندێکشان لە سزنای منەوە ئەوەی وەفدی کوردستان کە هۆنراوەیەکی پیرەمێردا بۆ کێ وتوە بۆ ئەو بەری وتوە کە هەیە تەفتیشەکە دروستەکەن لە 15 ئەلێ وەفدی کوردستان میلەت فرۆشان هەر زەوەکیری شاری خامۆشان چەپکە لە گوڵەکەی باخەکەی سەرا کە بە خوێنی ملت ئاودرا تاوەکو دوایی بیبەنە بەردەم ئەشتی عێراقی بڵێن یار باقی ئەم سوحبەت باقی تاوەکو دوایی ئەوە بۆ کێ وترا بۆ ئەو وەفدەی کە ناپاکیان کردو بەرامبەر بە مافەکانی گەری کورد ئەوە ئەو چەند کەسەند کاتۆ چەند پێش ناوەکانی وترا کە پێی دەوترێ هەیئەی مەشوەرەت لە 15 چوونە کۆبوونەوە دوای لە یەکی داچوونە بەغدا 6 ئەیلول ڕاپەڕینی خەڵکی سلێمانی بۆ دژی بە عێراقیکردنی خەڵکی ئەم پارچەی کوردستان کە سلێمانی لە باتی شارەکانی دیکەش بۆ ڕاپەڕینە هەستا و هەندێک لە سادەکان باز لە 13 بۆ 15 شەهید دەکەن هەندێک دەڵێن دوای ئەوەی کەوا ژمارەیەک لە بریندارەکانیش کۆچی دوایی یەکەن ژمارەکان لە 20 پەڕێ هەندێکەڵێن 21 کۆنەکەڵێن 22 23 گرنگەوەیە لە سەر و 15 کەسەوە شەهید بووە ئەو کاتە خەڵک لە پێناوی ئەوەیە ڕاپەڕیوە داوای کردووە ئێمە مەکەن بە عێراقی ئێمەی پارچەی جەنوبی کوردستان مەدەنە دەست عەرەبی عێراق ئەوەی کەوا ئەو کاتە لە سلێمانیدا لەگەڵ ئەوەدا بووە ئێمە بچینە پاڵ عێراق تەنها هەندێک لە بازرگانەکانی تووتن بوون کە پێیان وتراوە قەڵەمچی چکە ساختکردنەوەی تووتنەکەیان لەگەڵ بەغدایە بووە بازاڕی تووتنەکەیان لەگەڵ بەغدایە بووە بە گشتی خەڵک لەگەڵ ئەوەدا بووە کورد یان سربەخۆ بێ یان کورد دەسەڵاتێکی هەبێ لە ژێر سایی بەریتانیا و بە سەرپەرشتی بەریتانیا 6 ئەیلول لەگەر ئێمە سەیریکەین هەیئەی وەتەنیا بە ئامادەکاریەکەی وەستا بەڵام دواتر خەڵکی ناو بازار کردی بەڵام بەداخیشەوە لە کۆتاییدا بەریتانیا و عێراق توانیان ئەو خەڵکە بێدەنگ بکەن و قوربانیشی زۆری لەکەوتەوە دوجاریش توانیان دوای تەواوبوونی ئەوە جارێک کە هەڵبژاردن تەمان بێگومانە هەڵبژاردنی ئەو کاتەش چۆن دەکرا بە پلە یەک نەبوو پێیانەوت ئەو هەڵبژاردنی کە بەنیازبوون لە 6 ئەیلولا بیکەن و ئەمان نەیان هێشت هەڵبژاردننی کاندیدی لاوەچی بوو منتەخەب ثانەوی لەم کاندیدە لاوەچیان دوای لەو ئەمانەیە کاندیدی سەرەتی هەڵبژێرا بێگومان دوای شکستی ڕاپەڕینەکە حکومەتی عێراقی بەرتانە لە مەرامەکەی خۆیان سەرکەوتوو بوون و هەڵبژاردنەکەیان کرد و وەفدێکیان پێکەنا و نردیانن بۆ بەغا
کە بێگومان پیرەمێردی شاعر کە دواتر بە شعرێک هە جویانەکات و وەفدی کوردستان میلەت فرۆشان هەرزەوەکیلی شاری خامۆشان کە بەو وەفدەیەتی کە ئەسنە بەغدا و لێوە دواتر ئەمانەش ئەرچیانەوەیە کە لە پەرلەمانی داهاتووی عێراقا کە بوون بە ئەندام پەرلەمان لەگەڵ کە دەبوایە لە ماوەی یەکی حەوتەوە و تاکو و مانی نۆ تاوەکو دەینۆ هەمووی هەڵبژاردن تەواو بوو بێ و پەرلەمانێکی تازە چکە یەکی حەوت فەیسەڵ پەرلەمانی عێراقی هەڵۆشاندەوە دەبوایە پەرلەمانێکی تازە دروست بێ بۆ مۆرکردنی پەیماننامەی عێراقی بەریتانی کە لە 30 حوزەیران ئامۆر کرا بوو واتە ئەرچی ئەم پەرلەمانی کە سلێمانی دیارویست سەر نەگرێ ئەرکەکەی ئەوە بکەوە پەیماننامەیەک مۆرکە کە کوردی باشووری کوردستان دەکا بە عێراقی ئەمە مەغزای 6 ئەیلول بووە. ڕاپەڕینی 6 ئەیلولی 1930 شاری سلێمانی جگەلەوەی لە میدیا عێراقی و بیانیەکاندا دەنگی دایەوە هاوکات چووە ناو ئەدەبی کوردیەوە و زۆربەی شاعیرانی کورد شعریان بۆ ئەو ڕاپەڕینە نووسیوە. هەندێک لەو شاعیرانە بریتین لە پیرەمێرد، حەمدی، عەبدوڕەحمان بەگی بابان، سەلام، شێخ نووری شێخ ساڵح، ئەحمەد موختار بەگی جاف، قانع، بەختیار زێوەر، گۆران، بێکەس، مینەجاف، ئەخۆل، دڵزار، کامیلژیر و شێرکۆ بێکەس و هەتا دوایی. ئەوەی گرنگە لێرەدا ئەو راپەڕینە چی بەدوایە هات تەمە نێودەوڵەتی لێکەوتەوە کۆمەڵی گەلان کە خوان تەمە وڵاتانی زلیێز لەو کاتانە خوان باڵادەست بوون بەڵام قسەی لەسەرکرا لە نێوان وڵاتە کە ئەمە کوشتارێکی ناڕەوایە کراوە پێشتر مەریش هەبووە و بەریتانیا حکومەتی سەڵدارانی بەریتانی حکومەتی عێراقی پابەند نەبووە بە مەرجەکان کە کەمی ئاماژەم پێدا ئەمە دەنگۆی لێکەوتەوە. دوای ئەوەش هەندێک لە وڵاتان بە چاوێکی ترەوە سەری چاکە کە ئەمە کوشتارە هەروەها ئەمەش وای کرد کە شێخ مەحموود دوایی ئەتر لە ساڵی 1990 کۆتاییەکانی 1930 دوایی سەرەتای 1930 بێبەم دیوە و پەیوەندی بە هەندێک لە ڕووناکبیران و ئەشراف و هی ناوچەکۆ لەگەڵ سەندێک سەرهۆزەوە کرد کە راپەڕینێکی چەکداری ئەنجام بدات لە دژی ئەو ستەمەی کە لە راپەڕینەکەی 6 ئەیلودا لە سلێمانی کراوە کە پێی دەوترێن لە ناوچەی ئاوباریکەوە دەستی پێکرد بۆیە پێی دەوتە شەڕی ئاوباریک بەڵام بەداخەوە بە زەبری هێز سەرکوت کراوە تەنانەت ئەوەشی کە لەگەڵ یابوو دوای چەند ڕۆژێک بەشێکی زۆری لی کشانەوە لە راپەڕینەکە کشانەوە و دوای شتە شێخ مەحموود بە ناچاری کشایەوە و دوای کەوتە گفتوگۆ لەگەڵ دەسەڵاتدارانی عێراقی بەریتانی. لە کزی کوردان گلاراومە ڕۆژەکەی ئەیلول تانەی چاومە لە بیرت نەچێ باخچەی بەرسەرە بە خوێنی کوردی مەزلوم ئاودرا بە گولەی مەترەلۆس ئاو پڕژێن کراین لەسەر حەق خۆمان بە ناحەق کوژراین با پێی تێ نەخەین ئەو خوێنە گەشە چوون یادگاری ڕۆژێکی ڕەشە.